مافیاکانی ڕفاندن و شوێن بزرکردن، تاوانبارانی تیرۆرکردنی سەردەشت و سۆران و کاوە و ویداد و ئەوانی تر. چەکدار و چەک بەدەست و ئامادە باشن بۆ ئەنجامدانی تاوانی گەورەتر بەرامبەر هەر کەسێک و وشەی ڕاستی و حەق بەرامبەر ئەو دەسەڵاتە خێڵەکی و مافیایە نەبڵێ. سوێی ئازاری لە دەستدانی سەردەشت قوڵتر دەبێتەوە کاتێک دەبینین تەنانەت ئەو هێزە سیاسیانەی سەردەمانێک بەرژەوەندیان وایە خواست دۆسەی تیرۆری دەنگە ئازادەکان بەدەستەوە بگرن، ئەمڕۆ بەرژەوەندیان وایە خوازێ ببنە پاشکۆی سەرقافڵەی تیرۆریزمی دەسەڵاتدار. ڕەنگەکانی مناڵیم ژیر دەکاتەوە، هەناسە بێنازەکانی نیشتیمان ئاش دەکاتەوە، کۆڵان هەژارەکانی شار گشت بەسەر دەکاتەوە، کۆیلان خەبەجوەکانی شار گشت شەرمەزار دەکاتەوە، باوەشی بە سۆزی دایکی سبەینێ گەرم دەکاتەوە. مافیەکانی ڕفاندن و شوبنەکردنی تاوانبارکردنی تاوانبارکردن و تیرۆرکردنی سەردەشت عوسمان و کاوە و ویداد و ئەوانی تر، چەکدار و چەکبەدەست ئامادەباشن بۆ ئەنجامدانی تاوانی گەورەتر بەرامبەر هەر کەسێک وشەی ڕاستی و حەق بەرامبەر ئەو دەسەڵاتە خێڵەکی و مافیایە بڵێت. بەناوی خوای گەورە بەیاننامەی کۆمەڵێک لە ڕۆژنامەنووسان و چالاکانی سنووری ئیداری ڕاپەڕین بە بۆنەی ساڵوەگەری شەهادەتی ڕۆژنامەنووس سەردەشت عوسمان، هاونیشتیمانیانی بەڕێز، ڕێبوارانی ڕێی ئازادی، وەک ئاشکرایە 9 ساڵ بەر لێ ئێستا و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا لە پایتەختی هەرێمی بریندارکراودا سەردەشت عوسمانی ڕۆژنامەنووس و چالاکوان لە بەردەم ناوەندێکی ئەکادمی وەکو زانکۆی سەلاحەدیندا لەلایەن پێڕێک تیرۆریستی دەمامک بەستووەوە دەڕفێنرێت، پاشان لاشەیەکی سارد و ئاژندرا و بە فیشەک لە شارێکی دیکەدا دەدۆزرێتەوە، هەروەک لە ڕێگای ئەم گرتبوونەوە و یاداشنامەیەوە سەرڕای ئیدانە و ڕیسواکردنی ئەو کردەوە قێزەونانە ناڕەزایەتی توندی خۆمان ئاراستەی هەڕەمی سەرەوەی دەسەڵاتدارانی پارتی دەکەین و بە بەرپرسی یەکەمی ئەو کردە تیرۆریستەیان دەزانین و وەک پیشەی هەمیشەییان ئەم ساڵ لە دۆخێکدا یادی سەردەشت دەکەینەوە کە هیچ ڕوئیا و ئاماژەیەکی گۆڕانکاری و هیچ هەوڵێکی جددی بۆ بەرگریکردن لە ئەجەندای خراپی دەسەڵاتی جوود بنەماڵە لە ئارادانیە.